ئەلێرەوە دەبێت دۆخەکە ڕاست بکرێتەوە، دەبێت شێوەی بیرکردنەوەکە ڕاست بکرێتەوە. ئەوە بەنسبەت نێوخۆی هەرێمەوە کە لە ئەنجامی ئەو جۆرە بیرکردنەوە سەقەتەی نێوخۆی هەرێمدا کە دیارە لەلایەک تۆخترە تا لایەکی دیکە، هەموو جارێ با هەر وەکو یەک دابەشی نەکەین. لە ئەنجامی ئەوەدا بەغداش لێمان بێمنەتە، لێمان بێ شەرمە حکوومەتی نێوەندی، ئەگەر ناوەنیە ئەوانیش غەڵەت و پەڵەتیان نەبێ. بەڵام لێرە ئەوەندە غەڵەت و پەڵەت هەیە، ئەوەندە زوڵم و ستەم و گەندەڵی هەیە، ئەوەندە ناعەدالەتی هەیە، ئەوەندە قڕی و پڕی هەیە کە عیبەکانی وانیان شاردوونەوە و بەغدا قسەی هەیە لەسەرمان. پێویستە بەرپرسانی ئەم وڵاتە زۆر جار گوتومانە ئەگەر دەیانەوێت لەوە زیاتر خراپ نەبێت دۆخەکە، پێویستە بەجددی چاو بۆ خۆدا بجێڕنەوە. لێرەشەوە دەیڵێم ئومێدم نییە چاو بۆ خۆدا بجێڕنەوە. ئەمن با قسەی دڵی خۆمتان بۆ بکەم، پێم وانێ بتوانن چاو بۆ خۆیاندا بجێڕنەوە، چونکە خوا دەفەرمێ ئین الله لا يصلح عمل المفسدين. خوا کاری تێکدەران خراپەکاران چاک ناکە. بەداخەوە زۆر جار گوتومان لە کۆبنەوەی تایبەتدا لە بەنووسین ئێمە غەیری ئێمە لە کۆر لە مناسەبات کاکە کە ئێوە وڵات بەڕێوە بردنە، وڵات ئاوە بەڕێوە نابردرێ. هەر بە قسەیان نەکردین هەتا بەغدا ئێستا نەوتەکەی لێ ڕاگرتوین، بەغدا پەرلەمانی هەڵوەشاندوینەوە، حکوومەتەکەی لێ وەستاندوین، هەموو دامە دەستگاکانی وەستاندوون، محکەمە ئیتیحادی بیانومان داوەتە دەست. لە ڕاستیدا ئێمە بەر لەوەی دەستی چەوری خۆمان بە خەڵک بسڕین دەبێت هەڵەکانی خۆمان ببینین. بەداخەوە دەڵێم کە ئەم وڵاتە لە 33 ساڵی ڕابردوودا بە هەڵە ئیدارە دراوە. هەڵبەتە پێشێ بەدەستدوو حیزبەوە بووە، ئێستا زیاتر بەدەست حیزبێکەوە یا حیزبەکەی دیکەش ئەوش خۆی بە مەزڵوم دەزانێت. بەڵام ئاوا وڵات بەڕێوە ناچێت کە تۆ تەنیا خۆت ببینی لە دەڤەرەکەی خۆتدا ئیجازە نەدەی کەسی دیکە هیچ بێت. وڵات چۆن ئاوا بەڕێوە دەچێت؟ ئیدعای ئەوەش بکەی بڵێ هەرێمم هەیە، هەرێمەکەت کووە؟ دەبێ هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە لەگەڵ ئەوەی دیکەدا دەبێ ماف و ئەرکەکانی یەکسان بن. بەڵام تۆ خەڵکەکەت دابەش کردەوە بۆ هاوڵاتیانی پلە 2 3 و 4. ئاوا وڵات بەڕێوە دەچێت؟ ئەوە بەو شێوەی وڵات ئیدارە نادرێ، ناکرێ خێروبێری ئەم وڵاتە لە دەستی کەمێنەیەکدا قۆرخ بن، هەر بەهی خۆیانی بزانن کە سەرنجام ئەوە تا وڵاتانی دەرودراسێش حرمەت و اعتیبارت بۆ دانانێن. ئەوە تورکیا دەبینین، ئەوە ئێران دەبینین، ئەوە شوێنیکە دەبینین، ئەوە نەتوە یەکگرتوەکان و ئەمریکا ئەوانە ئەمەدایان بینین. دەڵێن ڕۆژ بە ڕۆژ هەرێمەکەی ئەو بێئەتیبارتر دەبێ، بێهێز و پێستر دەبێ، بەهۆی سیاسەتی بەرپرسیانیەوە، بەهۆی شێوەی ئیدارەدانیەوە کە تەنیا بەرژەوەندی تەشی حیزبی دەبێنن.